مامۆستاکرێکارە و کاتی کە ماوە حەزەکەم تەرخانی کەم بۆ بابەتێک کە لە ماوەی ڕابردوودا دوو نمونە ڕەنگە زۆر وازەح بێ، هەم قاعیدە و دواتر داعش. مامۆستاکرێکار ئەگەر پاڵپشتیشی نەکردبێتن بەڵام دژایەتی نەکردوون لە کاتێکدا ئێوە خەڵکێکی گوێ لێکگیرا بوون لانیکەم لە ناو ئەو هێزە ئیسلامیانەدا یان خەڵکی ناو هێزە ئیسلامیەکاندا. ئەوە داعش بەرەو پوکانەوە چوو وەک چۆن لە پێشووتردا قاعیدەش بە هەمان شێوە. هیچ گۆڕانکاریەک لە بیرکردنەوەی مامۆستاکرێکار بۆ نەوعی خەباتی ئیسلامی دروست بووە؟ نا هیچ گۆڕانکاریەک نەبوو، چکە ئەوش هەر وەسف و سیفەتەکەیە. من ناتوانم بە تەنزیمی دەولە یان بە قاعیدە وەکو خەڵکێک ئەخوازێ یان عەلمانیەک یا مەدخەلیک یا یەکێکی تر بە زیوێکی جیهاد متتەهەمیەکە بە زەندەقە و بە کوفر و بە خەواریج و بەم جۆرە شتانە من تەبعاً وا ناکەم. ئەمە یەک. دووهەم من دژی ممارەسەی زوڵم و جەبەڕوتەکەم دەولە بیکە یا قاعیدە بیکە یا یەکێتی و پارتی بیکەن. ممارەسەکانی دەولە پێشتریش وتم ممارەسەکانی دەولە لە ممارەساتی کۆمۆنیستەکانە چوو. لەبەرەوە خۆی ئەمە خۆی لە خۆیە حکمی فەشەل دێنێ بەسەر تەنزیمەکە، قاعیدەوانە بوو. بە هەر حاڵ قاعیدەش ئێستا لە پوکانەوە شانین، یعنی لەگەڵ ڕێزم بۆ جەنابتە موسڵی لێوەرگیراوەتەوە باش خۆ پێشتر موسڵیشی لە بەردەستانە بوو. شوێنی تری هەیە و جێگای تری هەیە و نموذەجی تالیبانیش هەر بەردەوامە و تالیبان شعبێتێکی بە قووەتری هەیە و خۆ لەسەر دەوڵەتیش بوو لێی دراوە ئەو هەموو وڵاتە هاتنە ناو وڵاتەکەشێ و تالیبانیش هەر تالیبانە و دروست بووەتەوە. بەنسبەتی تەنزیمی دەولە خۆی ئەگەر خۆی بە ئەفکار خۆی نەفەوتێنێ دژمن ناتوانێت بیفەوتێنێ، بەڵام خۆی احتیمالە میکرۆبێکی خۆرەی خۆی لە ناخی خۆی هەڵگرتبێت کە ئەو تەکفیر و توندڕەوی و ممارەسەی قەسوەت و کوشتن و جۆرەهای کوشتن داهێنان و لەم جۆرەشتانە ئەو ممارەسانە خۆی ئەیپوچێنێت.